کاتێک کە دەخەوم زیکرەکانی خەوتنان دەخینم ئەو دەخەوم، بەڵام مامۆستا خەونەکانم ناخۆشن. ژنت هەیە؟ بەرە مامۆستا خێزاندارم. خوای گەورە لێت نەسەنی یا ڕەبی. سەلامەت بیا ڕەبی دەگەی هەموو لایەکی. بە چێ وا بینیت؟ بە قورئان مامۆستا وەکو کابووسە یان جاروێ جنە یان جاروێیە وەکو برێ جن دێتە قالبم بەس ئەو مامۆستا لەو کاتێ یان بانگ دەدەم یان قول ئەعوذ بڕەبی الناس دەخینم یان قول ئەعوذ بڕەبی الفەلەق دەخینم. ئەو کاتی مامۆستا لە خەوەکەی قالم خۆش دەبی یان کە بانگ دەدەم جارێ مامۆستا لە خەودا شەهاد دەدەینم بە شەهادەکە بڕە قورسە بیتن، بەڵام کە شەهادەکە مینە مامۆستا زۆر خالم خۆش دەبیتن. الحەمدولillah. نوێژی بەیانیانەکەی قوربانگیان؟ الحەمدولillah مامۆستا یەک نوێژم نەچووە. باز بە ڕەب العالەمین. بەدەست نوێژەوە خەویت؟ وەڵای مامۆستا بەدەست نوێژەوە ناخۆم، بەس مامۆستا زیکرەکان هەموو دەخینم. زۆر باشە. بەدەست نوێژەوە بخەوە قوربانگیان، بەدەست نوێژەوە و ئینشاءالله زیکرەکانی شەر هەمووی بخوێنە. ئەو خەوانەشی کەوا ئەیبینیت ئینشاءالله جێگەی یعنی جێگەی قەلەقی نین، پێویست ناکە قەلەق بیت. هەر یەکە لە ئێمە یعنی جاری وا هەبووە خەوی زۆر ناخۆشمان بینی و خەوی خۆشمان بینی و جاری وا هەشەوە هیچ خەوێکمان نەبینیەوە، کەواتە ئەم شتانە بە تەبیعی وەرگرن. یعنی تۆ بتوێ لە دنیاە قەت خەوی ناخۆش نەبینی، قەت نەخۆش نەکەوی، قەت زەرەر نەکەی، قەت نازانم بێتاقەت نەبی کاکە ئەمە لە بەهەشتا هەیە. ئەمە دنیاە، دنیا ئەم دنیاە هێندە جەنجاڵە، هێندە جەنجاڵە. تا ڕۆژێ بە خۆشی ئەژی، دوو ڕۆژ بە ناخۆشی ئەژیت. تا ڕۆژێ پێ ئەەکەنی، دوو ڕۆژ فرمێسک بە چاوتایەتە خوارەوە. تێگەی قوربانگیان، ئەم دنیا شوێنی ئەوە نییە تۆ بڵێ من بە خۆشی تایە ئەژیم. ئەبێ هەوڵی بیت، هەوڵی ئەوە دەی بە خۆشی بژیت. ئەمما ئەگەر ناخۆشیەکیش هاتە پێشەوە ئەبێ سەبر و ئارامیت هەبێت. وەی قوربانگیان خەویش بریتیە لە خەوی خۆش و خەوی ناخۆش. خەوە ناخۆشەکان پەنا ئەگرین بەخوای گەورە بمان پارێزێلی، خەوە خۆشەکانش داواکانی زیایی کا بۆمان.